دکتۆرە ئێوە خۆتان پشیلەتان هەیە؟ وەڵاهی من خۆم پشیلەم نییە لە بە حکمەوەی کە زۆر لە ماڵەوە نیم. ژووری وەرینی تووکەکان چۆن جیا ئەکرێتەوە؟ کامیان مەترسیدارە، کامیان نۆرمەڵ و ئاساییە؟ بەڵێ ئەگەر ئاژەڵەکە هەنێک نیشانەی لەسەر دەرکەوتوێ بۆ نمونە یەکێک لەو نەخۆشیانی کە زۆر باوە ڕینگۆرمە کە نەخۆشیێکی کەڕووە لە ئاژەڵەکە ئەیبینیت هەنێ سوربوونەوە ئەبینی شێوەیەکی بازنەیە لە دەموچاویا زیاتر لە کلکیا بێت لە پاوەکانیا بێ دەرەکەوێت. پشیلە کاتێک کە خۆی پائکاتەوە بەلیکی خۆی بە زمانی خۆی کە ئەیهێنێت بە گیانیا بە و تووکەیە کە ئەوەرێت لەبەر ئەوەی تووکەکە وشک ئەبێتەوە لە دواوەی کە ئەو سەلیڤای هەیەی لیکەکە وشک ئەبێتەوە ئەبێتە هۆی وەرینی تووکەکە. زۆر جار هەنێک کەسێ ئەڵێ مناڵەکەم ڕەبۆی هەیە لە ماڵەوە تووشی حاڵەتێکی نەئاسایی بێت زیاتر هەناسەی توونەبێت کە سەردانی پزیشکی مرۆڤەکات پێوترێ کە بەهۆی تووکی ئاژەڵەکەیەوێ. لە هەنێ حاڵەتە ڕاستە لە چ کاتێکا کە حاڵەتی ئەسماکەی حاڵەتی ڕەبۆکەی کۆنتترۆل نەکرێت ئەو لەو حاڵەتەیە لەبەرەوەی لیکی پشیلە نوع پرۆتینێکی تایە ئەم پرۆتینەوە کات ئەچێتە ڕێڕەوی هەناسەیەوە تووشی هەناسەتونیەکات. دکتۆرە ئێوە خۆتان پشیلەتان هەیە؟ وەڵاهی من خۆم پشیلەم نییە لە بە حکمەوەی کە زۆر لە ماڵەوە نیم بەس کەسە نزیکەکانم هەیەە خوشکەکەم هەیەی بەس ئەبێت کە ئاژەڵی ماڵیش هەبێت ینی زیاتر گرنگی پێبێت بە تایبەت ئەگەر سەگە هەبێت پاسی پێ بکەی لە دەرەوە بیبیتە دەرەوە.